في هذا الموسم التسويقي ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی بتوانین زۆرترین بڕیگەنمی جوتیاران وەربگرین. ڕاستیەکەی ئەو ڕووبەرە زەویەی لە هەرێمی کوردستان بە گەنم چێندراوە زۆر گەورەتر و فراوانترە لەو پلانەی کە پێشتر ئێمە دامان نابوو. بۆیە بێگومان پێویستمان بە وەرگرتنی بڕێکی زۆر زیاتر لەو گەنمە دەبێت. لێرەوە ڕای دەگەێنم بەڕێز عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بودجەی پێویستی بۆ شایستە داراییەکانی جوتیاران بۆ تەواوی پارێزگاکان ناردووە. ئێمەش بە وردی کار دەکەین تا ئەو پارەیە بە شێوەیەکی زۆر دادپەروەرانە بەسەر هەموو جوتیاراندا دابەش بکرێت. ئێمە نامانەوێت ڕەنج و ماندووبوونی جوتیارەکانمان بەفیڕۆ بچێت. هەر بۆیە هەوڵ دەدەین تەواوی ئەو گەنمەی بەرهەم هاتووە وەری بگرین. هەروەها دوای ئەوەی پێداویستی ناوخۆیی و پشکی باری لە ناکاو دابین دەکەین، ئەوەی لەو گەنمە زیاد دەبێت و دەمێنێتەوە هەوڵ دەدەین بۆ دەروەی وڵات هەناردەی بکەین. ودولة رئيس مجلس الوزراء ڕاگەیاندنی وەرزی بە بازاڕکردنی گەنم لە پارێزگای هەولێر دەستی پێکرد. بۆ هەرێمی کوردستان ئەم ساڵ 400,000 تن دەرخان کراوە بە دوو شێوە، ناوەی خەتە و دەرەوەی خەتە. ناوەی خەتە 292,000 تەنە بە نرخی 700,000، دەرەوەی خەتەش 108,000 تەنە بە 500,000، یعنی 500,000 بە 700,000 هەموو یەکاتە 401,000 تن. بە شێوەیە کە 150,000 تەنی لە سلێمانیە، 122,000 تەنی لە هەولێرە، 116,000 تەنی لە دووهۆکە، 11,000 تەن و شتێکیشی لە پارێزگای هەڵەبجەیە. بە نیسبەت مستحقاتی فەلاحین بۆ ساڵی 2025 ساڵی پار بڕی هەموو ئەو شایستەی کە برا جوتیارەکان هەیەانە بۆ ساڵی 2025 بریتە لە 301 ملیارد. لەو 301 ملیارە هەتاوەکو ئێستا 159 ملیاری ئیطلاق کراوە، ئەوەی کە ئەمێنێتەوە 141 ملیار و کەسرێکە. ئەو 141 ملیارە ئێمە چاوەڕێین لە کاتێکی زۆر نزیکە بگاتە دەستی برا جوتیارەکان.